باز لە کار و چالاکیەکێک لەو ڕێکخراوانەکەین کە توانیوێتی کۆمەڵێک لە ژنان و پیاوان کۆکاتەوە ئەو ژن و پیاوانەی کە ئەتوانن بەرەیەکیان هەیە دەستڕەنگینەیەکیان هەیە توانن لە ڕێگای ئەم ڕێکخراوانەوە بەشداری ئەو پێشەنگایانە بکەن بەشداری ئەو فێستیڤاڵانە بکەن کە ناو بەناو ئەنجام ئەدرێت و ئەکرێ باز لە کار و چالاکی ڕێکخراوی ئامێزی شاهانەکەین با بزانین کار و چالاکیەکانی ئەم ڕێکخراوە چێ لە چەند ئەندام پێکاتون ئەگەر کەسێک بەهرەیەکی هەبێت دەستڕەنگینێکی هەبێت چۆن بتوانێت پەیوەندی بەم ڕێکخراوانەوە بکە قسە لەسەر ئەم بابەتاکەین و هەروە خاتونێکی دەستڕەنگینیش لەمان ئامادەیە کە کۆمەڵێک کاروباری خۆی هێناوە باز لە ئەزمموی ئەوەکەین هەرێک لە بەڕێزان کاولەتی وەکو سەرۆکی ڕێکخراوی ئامێزی شانن لامان ئامادەن هەروە لەگەڵ خات و شۆخان کامیل کە بەڕێزیان دەزڕەنگینن ئێستا لە ستۆدیۆن سڵاتان لێ بەخێرن سەرچاوان بەخێراتن تاکاوە سەرەتا لە بەڕێستەوە دەست پێ بکەین بەڕێستان وەکو سەرۆکی ڕێکخراوە کە پێمان بڵێ ڕێکخراوی ئامێزی شاهانە ئەم ڕێکخراوە کار و چالاکیەکانتان چێ لە چەند ئەندام پێکاتون بەڵێ سەرەتا بەینتان باش تەلەڤیزۆنی گەلی کوردستان کورسات تەلەڤیزۆنی کورسات کە بتوانم لە خزمەت بەڕێستانە بەشێک لە ڕوونکردنەوەی ڕێکخراوەکەمان بۆ بەڕێستان ڕوون بکەینەوە ئێمە ڕێکخراوی ئامێزی شاهانەی گەل کە پێکاتوون لە نزیکەی تقریباً 80 بۆ 90 ئەنداممان هەیە پێکاتووە لە خوشکان و برایان منهەج و بەرنامەی ئێمە لە لۆگۆی ڕێکخراوەکەمانە 4 معنای تێدایە کەیکی لەوانە گوڵەگەنمێکە کە وەک پێم خۆشە هەر لە نزیکیشەوە بەڕێستان شتەکان ببینن ئەمە لۆگۆکەیەتی ئەم لۆگۆی ئێمە کە گوڵەگەنمێکە واتە هەر کەسێک کرێکارێک بێت ئەتوانێت لەناو ئەم ڕێکخراوەی ئێمەدا کار بکات لۆ بەشەکەی ترمان مەکینەیەکی خەیاتیە هەر خوشکێک و برایەک کە ئەتوانێت خەیاتی بکە لێرە ئەتوانێت لەسەر ئاسی ئەمەیە بەشداری بکە لۆگۆی سێمان هەرچی متومیر و کارە دەستیەکانن ئەوەش بەڕاستی ئەتوان هەر خانمێگە هەر خوشکێک کە یا هەر برایەک کە ئەم کارەی شارەزایی لە کارە دەستیەکان هەبێ لەگەڵ ئەوەیە کاری چوارەمیانمان دۆڵمەیە بە زمانی خزمانی هەولێر ئەڵە دۆڵمە ئەمەشیان دۆڵمەیە واتە خواردن ئەمە دوو معنا ئەبەخشە یەکەم معنای ئەوەیە کە هەر لە هەموو بەشەکانە خەڵکێکەیە ئەتوانین داخلی ڕێکخراوەکە بکەین و لە هەر چوار وەرزی ساڵەشا بەشدارەواتەمە 4 بەشە کە دوومانە 4 وەرزەکە واتە ئێمە لە ساڵەکە کە 12 مانگە 4 وەرزیتیایە لە هەر 4 وەرزەکەیە ئەتوانین کار بکەین هاوینەکان لە پێشانگاکانمان بێتێتە دەرەوە وەکو پارچی هەواری شار پارچی ئازادی و جستانانیش لە مۆڵەکان ئێمە تاکو ئێستا بەم شێوەیە کارە دەستان خۆش خات و شۆخان زۆر بەخێربەی پێمان خۆشە بزانین تۆ لەکەیەوە بەشدار بووی لەگەڵ ئەم ڕێکخراوەیە و ئەم ڕێکخراوە تا چەند هاوکاری تۆ بۆ کە بتوانین کارەکانت بە شێوەیەکی باش پەرەی پێبیت و بیخەیتەوە تقریبی بۆ 4 مانگە چێت چوومەتە ڕێکخراوە ئیشکردنەکەشم تقریبی من 10 ساڵە خەریکی ئیشکردنم بەس کلاشچنینەکە بۆ 4 ساڵە چێ ئەیتر لە هەموو بوارێکە ئیشی دەست دەکەم زۆر باشە جا کارەکانت سەرنجڕاکێشنەوە کە خۆت باس لێوە کرد کلاشی ژەچنی جا کلاش هەر بەتەنیا بۆ پیاوان نەچنیەوە بەڵکو بۆ ژنانیش پێم بڵێ خانمان تا چەند خواستیان لەسەر ئەم جۆرە جیاوازی کلاشێت کە تایبەتە بە خۆیان بەبەست خواستێکی باشیان لەسرە بە ئەوەی کە ئەوە نابێت کە زۆر کەس پێی سەیرە بەس لە ڕێی فەیسبوک و شتۆکە شدا بەشێنین زۆر خواستێکی لەسەر باشە زۆرە پێچێ بۆ ئەوەی کە کلاشێت تاواکەی کاتی چەنەیە وەڵا کلاشی پیاوانەکە تقریبی 1 هەفتەیەوێ و تۆزە ناڕەحەتە باشە بنەکەی ڕقترە بەس ئافرەتانەکە بە 4 ڕۆژ تاوا بێت زۆر باشە دەست خۆش پێ کاکاویە مۆلای بەڕێزت بۆ نمونە ئێوەکو سەرۆکی ڕێکخراوەکە ئەم خانمانە یاخۆ ئەو پیاوە بەڕێزانی کە بەشدارن لە ئەم ڕێکخراوی ئێوەیە تا چەند ئێوە کار ئاسانیان بۆکەن تا چەند دەرفەتیانێنێکە ئەمان ئەم کەلوپەلانە دروستەکەن بۆیان بکەنەوە پێشانگای تایبەتیان بۆ بکەنەوە بۆی هەم لە پێشانگاکەیە کارەکانیان بخانە ڕوو هەم کارەکانشیان لەوێ ساغ بکەنەوە بتوانن لێەوە لە ڕووی مادیەوە تۆز مادەیان دەست بکرێتەوە کاری پاشتری پێ بکەن بەڵێ بن پێم خۆش بوو هەر بەشێک لە دروستکەری ڕێکخراوەکە
ئیشارەتی پێ بدەم بۆ بەڕێستان و بۆ هاوڵاتیانی خۆشەویست من لە ماوەی 21 ساڵ کاری سندیکایی و ڕێکخراوی کە ئەنجام داوە هەتاکو ئێستا 21 ساڵە من کاری ڕێکخراوی ئەەکەم سەرەتا لە سندیکای کرێکاران و پیشەوەران دەستم پێ کرد کە سەرپەرشتی ڕێکخراوەکانی دەرەوەی شار بووم بەڵام لە پارەوە بە دەرەجە یەک لە پارەوە هاتوومەتەوە گەرم و گوڕیم زیاتر بە کارەکانم کردووە ئەم ڕێکخراوەی ئێمە سەرەتا گروپێک بوو لەگەڵ خوشکی گەورەم مامەسا جەمیلە کە ئێستا حالیان تۆزە وەزعی تەبیعیە ئامادە نەبووە لەگەڵ ئەوە توانیمان بەیەکەوە ئەم گروپە گەورە بکەین و گەشەی بکەین و گەیشتنە ئەو ئەنجامەی کە کۆنگرەمان بەست ئێمە لە ڕۆژی 22 پێنجی 2021 لە پارچی ئازادی کۆنگرەمان بەست لەگەڵ بەشێکی زۆری لە خوشکان و برایان و ئەمر و مافەقەتی ڕێکخراوە ناحوکمەکانی هەولێریشمان وەرگرت حەمد و سەنا بخوا کە ئێسامان ناسێنراوی لە کوردستان بە تایبەت لە شاری سلێمانی خۆشەویست و سوپاسی ڕێکخراوە دیموکراتیەکانی ژەکەم بەڕێزیان ئەوانیش بەشێک هاوکارمان بوون بەنسبەت کارەکانی ئێمە کۆ عەرزم کردی من خۆم وا تەبعم هەیە و واش فێر بووم کە کەسێک دی ئەم کارە هەڵەبژێرێت دڵنیام لە تێری نییە واتە لە دەوڵەمەندی نییە جیرێکن بە دوو مەعنا ئەبەخشێ یەکێکیان ئەوەیە کە خەڵکێکی هەژارن بەڕاستی من پێم باشە دەستگیرۆیان بکەین و بەشەکەی تریشیان ئەمانە خولیا و ڕاهێنەری ئەو کارەیان هەیە حەقی خۆیەتی کە ئێمە هاوکاریان بین من تاکو ئیستا غەیری چاویلان نەبێ و لەگەڵ پێشانگای هەناری هەڵەبجە پارەیان لێ وەرگرتوین باقیاتی لە هەرچی پێشانگاکانی کە کارمان کردووە من بەجات و جوهدی خۆم یا بە توانای خۆم کە سواسی محافظەی سلێمانی و شارەوانی و قایمقامێت و هەموو ئەو بەشارە دەکەم کە ڕاستە خۆم ڕایدێکی عسکەریم واتە بەشێکی عسکەریشم تیا مۆجوودە و لەو لاشۆکاری ڕێکخراویەکەم توانیومە هەلی کارەکە بڕەخسێرم بۆ ئەم خوشک و برایانە کە پارە نەدەن و بتوانن ڕۆژانە بژێوی ژیانی خۆیان لە ماوەی ئەو کارکردنەیە ئێمە سەرەتا وامان دەست پێ کرد تەنها جوم ئەو پێنجشەمان هەلەکە بڕەخسێنین بۆی جوم ئەو پێنجشەمان ئۆتڵەیە مەجالەکەی باشتر تایە کارەکان باشترە بێت و دوایی لەم ئاخیرەیە کرمانە هەموو ڕۆژ ئێستا حالیان ڕێکخراوەکەمان لە پێشانگای نێودەوڵەتی تاسووزە حتا ئەم دقەیەوە بەردەوامن لە کاری خۆیانە زۆر باشە دەستان خۆش بێ خات و شۆخان تۆ جگەلەوەی کە کلاش و پابووجی خانمان و ئەمانە دروست کردووە لەگەڵ ئەوەشا کۆمەڵێک جلوبەرگی زۆر جوانە چنیەوە بۆ مناڵان پێم بڵێ لە ئێستا زیاتر سەرقاڵی کامیانی بۆ نمونە زیاتر کلاشەکانە چنیان جلوبەرگەکان ئێستا بەپێی فەسڵەکە بەرەوپاییز و سەرماڕۆین خواستی شلیلە و عەزی و ش زۆرترە کلاشەکە لە 15 دووەوە بە دواوە داواکاری زۆر جوانن ئەمە یەکێکە لە کارەکانی خات و شۆخان ئەمە چەندێکە پێ چوار وامێن کەمە قسە لەسەر تەنسیقی ڕەنگەکانیش بکەین چونکە لە کاری دەستڕەنگینیە ڕەنگە زۆر کات گونجاندن و تەنسیقکردنی ڕەنگەکان ئەمە زۆر ڕۆڵی هەبێ تۆ سوود لێ چیە بینی بۆ تەنسیقکردن ڕوا چەندیشە پێچۆ بۆ ئەمە یەکەم شت لە ڕەنگەکانە خواستی کەسەکە دەورە بینێ ئەلێ ئەو ڕەنگەم بۆ بکە ئەوم بۆ داواکە زۆر جاری شەڵەن بەدڵی خۆ چۆن ئەتوانیت بۆ خۆ بەدڵی خۆ شتێکی جوانمان بۆ بکە زۆر باشە چەند ڕۆژە پێچۆ بۆ ئەوە وڵات تەقریبی ئەو 3 ڕۆژم پێچۆ تا تاوام کردووە زۆر باشە دەستە خۆش بێ کلااو و گۆرەی ژوام زۆر زۆر جوانن دەستە خۆش بە بەیوای بەداوامی تا چەند لە کاتێکا کە بەشداری ئەو پێشەنگایانەکەی بۆ نمونە تۆ توانین لە ڕێگای ئەو پێشەنگایانە و بەرهەمەکانی خۆت ساختیتەوە هاوڵاتیان زیاتر بیبین و خواستیان لەسەر بێ وەڵی بەپێی توانە بەشداری پێشەنگەکانەکەم ئەتی ئێستا خواستێکی زۆری لەسەر ئەم شتانە جارێ بۆی مناڵشتیشەوە ناتوانم بەس بەپێی پێویستە چم زۆر باشە دەستە خۆش بێ کاکاوە ئەگەر ئێستا هەندێک لەو خانمانی کە دەستڕەنجینن یانێ بەشداری بکەن لە ڕێکخراوی ئێوە چ مەرجێک هەیە و ئێوە شوێنێکی تایبەت بە خۆتانەیەکەم کە سەردانتان بکە بیاوێ وەکو ئەم خانمە بەڕێزانە ئەویش بەشدار بێت و بتوانێت کارەکانی خۆی لەوێ ساغ کاتەوە ئێوەش هاوکاری بن بەڵێ ئێمە لە کارەکانمانە پێڕەوی ناوخۆی ڕێکخراومان هەیە بەڵێ
بەپی پێڕەوی ناوخۆی ڕێکخرا و چەند مەرجێکمان هەیە کە کەسێک ئەوێ ببێ بە ئەندام ئەمە پێڕەوی ناوخۆی ڕێکخراوە کە بە فۆرمێک کە دامان ناوە ئەم فۆرمە تازە ئەم فۆرمەمان نوێ کردوتەوە کە هەر کەسێک ئەندام بێ لە ڕێکخراوەکەی ئێمە ئەبێ ڕازی بێ بە مەرجانەی ئێمە یەکەم هەر ئەندامێ پەیوەندی بە ڕێکخراوەکەی ئێمەوە کرد نابێ پەیوەندی بە ڕێکخراوێکی ترەوە بێ باشە بەپێی یاساکە تەمەنی لە 17 بۆ 18 ساڵ کەمتر نەبێ و سێمیان خولیای ئەو کارە بێت شارەزایەکی لەم چوار خاڵی کە باسمان کرد شارەزایەکی لەم چوار خاڵەیە هەبێت لەم بوارانە مەرج نییە هەر چواریان یەکێک لەم بوارانە شارەزایەکی تیا هەبێت لەم چوار بوارەیە یەک شارەزایەکی بێت لای ئێمە قبوڵە چوارەمیان ئەگەر ئەندامی ئێمە بێت نابێ بەبێ ئاگاداری ئێمە بەشداری هیچ خول و پێشانگای تر بکات من وەکو سەرۆکی ڕێکخراوەکە و خوشکی بەڕێزیشم مامەسا کوێستان ئەویش وتەبێژی ڕێکخراوەکەی بەبێ ئاگاداری من و مامەسا کوێستان نەتوانێت بەشداری هیچ خولێک بکات بەڵام تەبیعیە ئێمە پێشانگامان نییە پێشانگایەکی تر کراوەتەوە لە شوێنێکی تر تەلەفۆنمان بۆ بکە ئەگەدارمان بکاتەوە و ئێمە لۆگۆمان هەیە لۆگۆکەمان یا فلێکسمان هەیە و لە پەیجەکەمانە هەیە فلێکسێکی گەورەمان هەیە و فلێکسەکەی ئەدەینە بچێ هەڵی واسێت لەوێ کە لە هەر شوێنە کاری کرد بڵێ من ئایدی ڕێکخراوی یاسەر بە ڕێکخراوی ئامێزی شاهانەی گەلم بۆ ئەوەی کارەکانی بەو شێوە دەرکەوێت من لێرەوە سوپاسی یەکە بە یەکەی خوشکان و برایانی ڕێکخراوەکەمەکەم بەڕاستی ماوەیەکی زۆرە کە کارەکەن لەگەڵنا و بە دەرەجە یەک هەموو جۆڕایەڵی کارە یاساییەکانن و وەکو بۆم باسکردی لێرە لەم مەرجەیە نووسیمانە ئەڵێ ئەم مەرجانەت قبوڵە و ئامادەی لێپێچینەوە و ئینزارکردنیش هەیە واتە هەر ئەندامێک ئەم مەرجانەی قبول بێت لای من ئەندامە زۆر باشە بێگومان هەر کەسێک کە بێت پەیوەندی بکات بە ڕێکخراوەکەی بەڕێستانەوە بە دڵنیایی و هەموو مەرجەکانە خوێنێتەوە اینجا دواتر دەتوانێت دواژێ ئەو بەڵەنامەیە بکات سوپاس بۆ ئامادەبوونتان ماندوومان کردن هێوای بەردەوامیتان منیش بەناوی ڕێکخراوەکەمانەوە ڕێکخراوی ئامێزی شاهانەی گەل دەستخۆشی لە بەڕێستانەکەم خاتوو لانە و کاکە سەرۆت هیوای سەرکەوتتان بۆ خوازم تەنها لێرە پەیامێکم هەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەموو کەناڵ ڕاگەیاندنەکان کە بتوانن بە شێوەیەکی گشتی هەموو ڕێکخراوەکان بانگەشت بکرێ ڕێکخراوەکان بە شێوەیەکی واقعی لە مەعاناتیان بزاندرێ خەڵکی هەرێمی کوردستانی ئێمە با تەنها لە کاتی پێویستیەکانە بانگێشت نەکەین چکە ڕێکخراوەکان بەڕێی من طەبەقەی خوارەوە لە ئەندامێکەوە کە سەرەکەوێت لە هاوڵاتیەکەوە کە سەرەکەوێت لە ڕێکخراوەکانەوە ئەتوانین خەڵک دروستکەین کار و چالاکی و شتە جوانەکانیان بگەێنین بە ئەو شاشە تەلەڤیزۆنە جوانە و هاوڵاتیانی هەرێمی کوردستان کارەکانمان